هەر کەسێ ڕەمەزان بە ڕۆژوو بێ ثم أتبعه ستا من شوال 6 ڕۆژ لەم مانگە ئەم ڕۆنە لە سبەینەوە تا 28 ڕۆژی تر هەر کەسێ 6 ڕۆژی تیا بگرێت وەکو ئەو وایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو بێ. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم پیاوێک دێتە لای فەرمێ ئامۆژگاریم کە فەرمێ عەلەیکە بالصوم فإنه لا عدل له، بڕۆ بە ڕۆژوو بە، هاوشێوەی نییە. جا ئەتانەوێ عیبادەتێک بکەن کە هاوشێوەی نەبێ بە ڕۆژوو بێ. بە ڕۆژووبوون زۆر گەورەیە. داوا لە خوا بکەن کە خوا تەمەنتان درێژکە چەندین ڕەمەزانی تر بگرن. داوا لە خوا بکەن کە یارمەتیتان با ڕۆژ وە سونەتەکان بگرن. دووشەمە و پێنجشەمەکان ئەگەر دەتوانی بە ڕۆژوو بی بەڕاستی نیعمەتی خوایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لەو دوو ڕۆژەیە عەمەلەکان بەرزە بنەوە، حەزەکەم عەمەلی من کە بەرز بۆ بە ڕۆژوو بم. ڕۆژنە ڕۆژێ بە ڕۆژوو بی باشترین جۆری ڕۆژووە کە ڕۆژەکەی داوودە ئەفضل الصيام صيام داود كان يصوم يوما ويفطر يوما. ڕۆژێ بە ڕۆژوو بە ڕۆژێ ئیشکان ئەوە باشین بە ڕۆژوو بوونە و زۆرترین بە ڕۆژوو بوونە. و هەروەها ڕۆژووی 3 ڕۆژ لە هەموو مانگێ، هەموو مانگێک 13 و 14 و 15 مانگی عەرەبی ئەگە بتوانی بە ڕۆژوو بی، ئێمە 30 ڕۆژ بە ڕۆژوو بین لە مانگێکە، 30 ڕۆژ بە ڕۆژوو بی لە مانگێکە کە مانگی ڕەمەزانی پیرۆزە، یان 29 ڕۆژ بە ڕۆژوو بی، واتە ئەم مانگە 29 بوو هەمووی بە ڕۆژوو بووی تۆ. نە لەمە دواوا مەکە، لەمە دوا بێژگە لە ڕەمەزان هەمووی بە ڕۆژوو مەبە، بەس 3 ڕۆژ بە ڕۆژوو. کەیوتیانە بڕۆ 13 مانگە سەی مۆبایلەکەت کە لە تەقویمی هیجری، کەوتیانە بڕۆ 13 14 15 ئەگەر ئەمە بە ڕۆژوو بی لە هەموو مانگێ وەکو ئەو وایە هەموو ساڵێ تۆ بە ڕۆژوو بیت.